لە دوای شەڕ و ئاڵۆزیەکانی دوێنێ شەو کە ئیسرائیل هێرشی کرد بۆ سەر وڵاتی کۆماری ئیسلامی ئێران، جموجۆڵی بازرگانی لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران ئاساییە کە دەواازەیەکی فەرمی بازرگانی و گەشتاریە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران. ئەمڕۆ لێرە هەر لە بەیانیەوە تاوەکو ئێستاش کە دوایی کاتژمێر چوارە هاتوچۆی بازرگانی ئاساییە هەم هاتن لە ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان، هەم لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتی کۆماری ئیسلامی ئێران. جموجۆڵی بازرگانی ئاسایی و گەشتیاران هەم گەشتیار هەیە کە ئەڕوات بۆ وڵاتی ئێران و لە وڵاتی ئێرانیشەوە گەشتیاران دێنەوە بۆ هەرێمی کوردستان. من قسم لەگەڵ بەرپرسانی دەواازەکە کرد، ئەوان باسییان لەوە کرد کە جموجۆڵی بازرگانی لە دەواازەکە ئاساییە و تاوەکو ئێستاش هیچ گرفتێک نییە. بەڵام ئەوەی کە هەیە ئەمڕۆ بەراورد بە ڕۆژانی ڕابردوو لە دوای گرژی و ئاڵۆزیەکان هاتنەوەی گەشتیاران لە وڵاتی ئێرانەوە بەرەو هەرێمی کوردستان زیاترە، یاخود بڵێن بەراورد بە ڕۆژانی ڕابردوو ڕێژەی هاتنەوەی گەشتیاران زیاترە لەوەی کە گەشتیار بۆ وڵاتی ئێران سەردام بکات. و تەنها لە ماوەی ڕۆژانی پشووی ژەژندا نزیکەی 30,000 گەشتیار لەم دەواازەیە لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەرانەوە بە مەبەستی گەشت و ڕویان لە هەرێمی کوردستان کردووە کە تاوەکو ئێستا بەشێکیان نەگەڕاونەتەوە، لە چەند ڕۆژی ڕابردوو بەشێک لەو گەشتیاران نەگەڕاونەتەوە. هەروەکو باسم کرد جموجۆڵی هەم جموجۆڵی بازرگانی هەم جموجۆڵی گەشتیاری لێرە لەم دەواازەیە تاوەکو ئێستا ئاساییە و بەردەوامی هەیە. من ئەمەوێت چەند هاوڵاتیەک بدوێنم کە بەستی گەشت ڕوو لە وڵاتی ئێرانەکەن. ماوە سڵاوتان لێبێ پێم وایە لە کوردستانەوە تێ بگەڕێەوە بۆ ئێران. ئارێ وەڵا لێرە بووین نەگەڕێنە بۆ ئێران. چەند ڕۆژە لێرەی؟ وەڵا ئەو ڕاتین. دوێنێ شەو لە ئێران بوویانی؟ بەڵە لە ئێران بوو. خۆتان خەڵکی شارێکن لە پیران شار بەڵە. دوێنێ شەو چی هەبوو چی گوزەرا؟ وەڵای دوێنێ شەو بەری بەیانی ئاوە تەقە بوو، دەنگی تۆپوانە هات لە پیران شارێکیان لە شوێنێکی داوە، دوێنا شارەکانی خەبەرێکی وان نییە. ئێوە خۆتان گوێبیستی دەنگی تەقینەوە ئەوانە بوون؟ بەڵێ دەنگی بتارێ وڵا دەنگی هات. ئەی ئەمڕۆ بارودۆخی ئەوێ چۆن ئێستا ئەگەرەوە قسە لەگەڵ کە سوکارت کردووە هەر وەک ڕووجاران وایە یەک زەڕە دەکەن هیچ تەقە و شتی دەنگی نایە. ناوەڵا هیچ گرفتێک نەبووە. بەیانی کە هاتن بڵێم هاتنەکەتان ئاسایی بوو، هیچ گرفت نەبوو لە دەواازەکە؟ ناوەڵا هیچ وەلی مسافری عێراقی هەمووی گەڕاوە، ئەوەی داهەڵۆزی بوو ڕێنەبوو بینەوەی دیوەی 2 ساعتێکمان زیاتر پێچوو. لەکوێ قەرەباڵغی؟ هەم لە ئێرانی هەم لە ئاسایشی عێراقی. ئەنی گەشتیاری ئێرانی هەمووی گەڕاوە. کاری وێنە بە قەرەباڵغی کارێ وەڵا زۆر قەرەباڵغ بوو. لە خدمەتدا تۆ دوو قسەمان بۆکەی تۆ هەر باسیەوەمان بۆ بکە کەی هاتی بۆ هەرێمی کوردستان؟ ئێستاعاناتم تازە هاتووی؟ ئەرێ وەڵا تازە هاتوم. بارودۆخ لەوێت چۆن بوو چیە گوزەرا؟ وەڵی بارودۆخکە بەانی بڕێک قەرەباڵغ بووە لەحانیش باش بووەتەوە، جۆ لە تەقەشتی نییە هیچ شتێک. نائارامی هەبوو لە ناو شارەکان بەیانی دەمە و بەیانی؟ ناوەڵا هەر تەقەکانمان جۆبیست بووین لە نائارامی شت نەبوو دەوێدا. تۆش کە هاتی بڵێم قەرەباڵغی هاتنەوەی خەڵکی هەرێمی کوردستان هەبوو لەو دیوە؟ بەڵێ زۆر بوارێ وەڵا 2 سعات بۆم دە سەفێدا بوومەوە بەم نەدەهات بێمە و دیوەی. گرفتی هاتوو چۆن نەبوو ینی؟ ناوەڵا بەڵە دەکرارێ وەڵا.